بینەرانی خۆشەویست لە پرۆگرامی سەکۆی گەنجانەوە سڵاوتان لەبێت. من سایح حسێنم، خۆشحاڵم ئەمڕۆ وەکو بەڕێوەبردننی بەرنامەکە لەگەڵتان دەبم بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتێک کە بەڕاستی جێگای سەرنجە لەناو کۆمەڵێ گەنجە کە ئەویش بابەتی دۆبلاژە. ئەمڕۆ لەگەڵ چەند هاوڕێیەکم بەیەکەوە دادەنیشین و گفتوگویەکی گەرم دەکەین سەبارەت بەو پرسانەی کە ئەمڕۆ لەناو خەڵک بوونە تا بابەت. هیوادارم کاتێکی باشمان لەگەڵ بەسەر بەرن و چێژ لە بابەتەکانمان وەرگرن، هەروەها سوودێکی هەبێ بۆتان. من زوتیار ڕەفعات وەکو کادیرێکی بواری دۆبلاژ و خاوەنی کۆمپانیای دۆبلاژ لە پرۆگرامی سەکۆی گەنجان لەگەڵتان نابم. هیوادارم ساتێکی خۆش بەیەکەوە بەسەر بەرین. سلااو، دلڤین محسین محەممەد ئەکتەرم دۆبلێرم. پەیامی من ئەوڕۆ لە سەکۆی گەنجان ئەوەیە گەنجەکان دەتوانن بە دەنجیان پێ بگەن، لە بواری دۆبلاژ دەتوانن پەرە بە دەنجیان بدەن و هەروە تەحملیان هەبی بە دەوری گچکەش ڕازی بن هەتا دەنجیان پێدەگات. سڵاوتان لێبێت، من میلاد حەدۆم دۆبلێر لە بەرنامەی سەکۆی گەنجان لەگەڵتان دەبین. هیوادارم کاری دۆبلاژ بتوانێت کلتورە جیاوازەکان بهێنێتە کوردستان. سڵاوتان لێبێم، کاتتان باش. من سەنگەر خورشیدم لە بواری دۆبلاژ و هەروەها ئەکتەریش کار دەکەم. ئەمڕۆ لە بەرنامەی سەکۆی گەنجان لەگەڵ کۆمەڵێک هاوڕێی تایبەت و عازیز لەم بەرنامەیە بەشدارین. کۆمەڵێک بابەتی جیاواز و نەبیستراو لەسەر کاری دۆبلاژ باز دەکەین، بە تایبەتی ڕوومان لە گەنجەکانە. تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بمێننەوە، دڵنیام سوودی زۆر باشی دەبێت لە بۆتان. هاوڕێیان بەخێر بێن تەمەعاً دووبارە. پێم خۆشە لە بوارەکەی خۆمانە باسی بابەتێکی گرنگ بکەین، ینی بەڕاستی لە بوو بە پرسیار لە مێشکمە. ئەو دراما دۆبلاژانی کە هەیە ئێستا هیچ ڕێگری کردووە لەوەی کە هیچ بەرەمێکی خۆماڵی نەبێت؟ کاک سەنگەر حەزم لێ بەڕێز جوابم بیتەوە. وەڵا سایەخەنە، من خۆشحاڵم لەو پرۆگرامە سەکۆی گەنجان. طبیعی بەرهەمی دۆبلاژ لە هەموو وڵاتەکە هەیە، یعنی هیچ ڕێگریەک نیە. مەسەلا هەموو وڵاتێک هەموو کەناڵێک کە لە وڵاتە پەخشی خۆی ئاسایی دەکات، مەسەلەن سیاسەتی خۆی وایە بەشێکی تایبەت بە دۆبلاژی هەیە. یعنی ئەوە نیە بڵێ من ئەو بەشی دۆبلاژم هەیە خواحافیزە من درامای خۆماڵی ناکەم، نا بەعکسەوە. لەبەرەوە من پێم وانییە بەرهەمی دۆبلاژ ڕێگری لە بەرهەمی خۆماڵی بکات. لەبەرەوە ئەوە بێخەمی و کەمتەرخەمی خۆمانە لە وڵات کە بەرهەمی خۆماڵی ناکرێت. لەگەڵ ئەوەشدانیم مبالغە زۆر بکرێت لە بابەتی دۆبلاژ. یعنی بەڕاستی پێم خۆشە دایم سانسۆر هەبی لە کاری دۆبلاژ، هەموو ئیشە دۆبلاژ نەکرێت. یعنی ئێستا هەندێک قسە هەیە لە ناو خەڵکە باو بووە دەڵێن خاستان لە ناو سینەماکاران ئەوانەی کە دەرێنەرەکان کە ئیشی سینەما و دراماکەن دەڵێن دۆبلاژ ینی زۆر ماقول نییە بۆ بەرهەمی خۆمانی یان خەڵکەڵێ بەرهەمی خۆمانیمان نییە. سەرەتای ئەسڵەن سەرەتای دروستبوونی سینەما دۆبلاژ یەکسەر لەگەڵ یا دروست بوو بۆ هاوکاریکردنی ئەوە. یعنی دوایەوە دۆبلاژ ناساندنی کەلتوری جیانان بۆ ناو کۆمەڵگای خۆت بۆ کارێکە بۆ پێشکەوتن. جگە لەوەش بەراوردێک دروست دەکا لە بینی بەرهەمی خۆماڵی و بەرهەمی بیانی، لەبەرەوەی ئەمە بە بەرهەمە خۆماڵیەکان خۆمان دەناسێنین، بەڵام بە بەرهەمە بیانیەکان زۆر کللتور هەیە، دەتوانین بەلایەنێکی باشتر شایکەین و بیناسێنین. سەرەتاین قسە دەکەی، ینی سەرەتاین لە بابەتی سینەما بەڕاستی بابەت خۆماڵی ئەمە دەکری ئیسفادەی باش لە بەرهەمە بیانەکان بکەین. بەڕاستی بە تایبەتی لە ناوەڕۆک لە ڕووی کواڵەتی لە ڕووی تەکنیکەوە شتا ئێستا وەزانم لە کوردستانی خۆمان کە ماوەی تقریبا 30 ساڵێک دەبی مەسەلەن ئیشی دۆبلاژ بە تایبەتی کە باز دەکەم بەردەوامی هەبووە، بە تایبەتی بە تایبەتی لە دوای 2000ەکانەوە. یعنی بەرهەمی دۆبلاژ بە تەواوەت تەشەنەی کرد. ئێستا دەتوانم بڵێم لە ئاستێکی یەکجار باشدایە، یعنی لە ڕووی تەکنیک، لە ڕووی دەنگ و لە ڕووی ئستۆدیۆ لە زۆر ڕۆ. ینی ئێمە دەتوانین وڵاتانی تریژ ینی ئێستا مەقسەدەن ئێمە ماوەی لەوە پێش لە وڵاتێکی دراوسێەوە بەرهەممان بۆ هاتووە داواکەن، ینی حکوومەتەکان یانوی ئیش لەسەرەوە بکەم بەرهەمی دۆبلاژی کوردی برن لای خۆیان پەخشیکەن بۆ سایتەکانیان بۆ یوتیوبەکانیان بە قووەت ئەوی نێتفلێکس و ئەوشانە هەیە. زانی پێم وایە ئەو پرسیارە لەکوێ سەر هەڵدەدا. پێم وایە هەندێک کەس هێشتان پێیان وایە لە کوردستان یان خود دۆبلاژی کوردی پلاستێکی باش نییە.
پێیان وایە لاستێکی باش نیە پێیان وایە ئەو توانایە کە پێویستە بۆ ئەو کارە یاخود حەقی خۆی پێ نەدراوە کاک میلاد دوانە ئەزانی مۆزوع ڕاستە مەقسەدەن هەندێ ببینە سەر بە ئەندێ بابەت ئێمە نزیکەی هەمومان زیاتر مەقسەدەن تۆ ماوەیەکی کەمە لە ناو بوارەکەی هەر یەکە و نزیکەی 15 ساڵە تقریبان لەو بوارە زیاتریش ئیشەکەین ئێستا ئێمە بەردەوامیمان ئێستا گەیشتونەتە ئاستێک ینی ئێستا ئەتوانین حەقی و ئیشە بدەین ئێستا ئەتوانین دۆبلاژ بەرەو پێشەوە برین بەڵام یەک شتێکەیە هەموو گەنجی ژیانی دەبێ ئەو بزانێ ئێستا تەکنەلۆژیا زۆر پێشکەوتووە ینی ئاستی دۆبلاژیش ینی ئەو ئیشێکی ئێمایکەین زۆر لەوە زیاتر پێشکەوتوترەیە بەڵام ئەوەش بە چییە بێت بە ئەزمون چەند ئەزمون زیاتر بێ ئەتوانی ئیشەکە خۆمان لە بەتایبەتی لە کوردستانی خۆمان لە هەولێر ئەگە باسکەین بەتایبەتی وەڵا هەموو شارەکانی تریش ئەوەی ئەمنە تا ئێستا بە حکومی ئەو چەند ساڵی کە ئیشم کردێ لە دۆبلاژ بەتایبەتی خۆمان لە تەکنیکە قورسەکەی دۆبلاژدایە چونکە دۆبلاژ بە خۆمان باش دەزانین یعنی دووسێ زۆری هەیە مثلا دۆبلاژی نیوە هەیە مثلا تو تەنها دوو کارکتەر هەیە لە زۆر وڵاتان مثلەن هەم ئافرەتەکان کچەکان هەمووی ئەو ئافرەتەیە پیاوەکەش بەڵام ئێمە خۆمان لە بابەتە قورسەکەدایە کە دەتوانم ئەو حەقە بە خۆمان بدەین دەتوانم بەڕاستی ئەو حەقە بە خۆمان بدەین کە ئەمە تا ئێرە ئاستێکی باشمان بەڕاستی بڕیە ئەو لەبەر ئەوە خەڵکیش بەڕاستی باوەش بڵێن یعنی ئەمە فەقیە لە چاو 15 ساڵ پێشێستا بینەری 15 ساڵ پێشێستا فەرقی کاکە لەگەڵ جیلی ئێستا و بینەری ئێستا لەبەرەوەی کە بینەری ئێستا هەم دەوێت چێژ لە دراماکە بینێ هەم بەڕاستی بە چاوی ڕەخنەگریش تەماشا دەکات یعنی وای لە شتێکی کەشە ئەمە ئێستا لەسەر سەکۆی گەنجانین بەڵام باشترین دەرفەتە گەنجین ئەمە گەنجین ئەمە باز دەگەن دەکەی باشترین دەرفەتە لە بۆ گەنج خۆی پێ بگەینی دووکە هیچ وزەک سەرفراکە بەس دەنجی بەکاردێنی بتانی هەستەکە بگواستەوە خۆی لە جێ زۆر بەرز دەبێتەوە ینی کاک دووتیار دەزانی دەرفەتی زۆر گەنجی درا هە لە لای ئەو لە لای دۆبلاز لای خۆمان ئەخ گەنجیش بەڕاستی پێویستە ینی خوێندنەوەیەکی باش بکە پێویستە ممارەسەیەکی باش ڕۆژانە مطالعە و متابعەیەکی باش بکە زایدەن هەموو گەنجێک یعنی ئەم ئەگە بەش بە حاڵی خۆم برێم کە 17 ساڵان بووم ئیشی دۆبلاژم کردی 18 ساڵان بووم دەستم پێ کرد بەڕاستی پێشی ئەو تەمەنە لە تەمەنی 5 ساڵی 6 ساڵیەوە متابعی تەلەڤیزیۆنم دەکرد حەزم دەکرد ڕۆژە لە ڕۆژان بچمە ستودیۆ دەنگدانێم ینی ئەوە هیوایەتی 5 ساڵی 6 ساڵەمە لەبەرەوە بەڕاستی هەموو گەنجەکە بچکۆ بابەتەکەمان باسی گەنجانی شەباوەش دەبێت لە بینی گەنج و پیرین با هەموو گەنجێک پێویستە ئەو تەمەنێم باسم کرد بە تایبەتی تموحی هەبێ یعنی بەڕاستی بینا بکە دەوردە بینا بکە خۆی بینا بکە بزانێت جدی پرسیارەکەم جواب دەنەوە بەرنامەکە بە ناوی سەکۆی گەنجانە ئێستا ئێوە خۆتان بە گەنج دەزانن یان بیری گەنجی دەکەن کامەیە دەمان بینی آخر معقول نییە نانە بەچ دەمان بەوەز بەرگ و بە قیافەت ئەمن احترافتان پێ دەکەم ئەنگۆ گەنجن بەس ئەگەر ئەنگۆ گەنج بن یعنی ئەمن منداڵم ئەمە هاتین ئەمن بەش بە حاڵ خۆم دەمێ باسی ئەو تەمەنەی بکەم کە لە 2007ەوە ئەمە ئیشی دۆبلاز دەکەم کە چەند زەحمەت بوو لە کنەمە تا حیوارەکەم دەخیندەوە ئێستا چەند ئاسان بووە دەڵێم دەبی تەحەملت هەبی بە دەورێکی کەم ڕازی بی بە ئیشەکی زۆر ڕازی بی تا خۆت بنیاد دەنێی یعنی هەدەفت ئەوە نەبی یەکسەر یەکەم ئیشکەدانەت و دەوری ڕئیسیم دەوێت نەخێر وەرە خۆت پێ بگەینە وردە ئەتو بە خۆت لە ناو وەزعەکەی کە سەرەتا هاتی چ دەزانی ئێستا لە ئاستەچی کامیلات وایە ئێستا خۆی پێر لە تۆ بکەم و گەنجێک بۆچی ئەو هەموو بوارەی تری میدیا هەیە بۆچی هەڵەبژار دۆبلاژ بکەی بۆ یعنی هیچی سەرنجی ڕایکێشای بۆ کارە خۆش پرسیارەکەی جوانە بەڕاستی بە شێوەکی گشتی وەڵامت بدەمەوە بە تایبەتی دۆبلاژ پێم وایە بابەتەکە یان خۆت لقێکە لە بەشی ڕاگەاندن مەجای ڕاگەاندن کە ڕەنگە پێویستی یان خۆت توانە یان خۆت زانستێکی بەڕاستی پرۆفشیناڵ و تەواوەتی پێویست نەبیتن ئەو کارە ڕاستە پێم وایە آخر بە قسەکەم تەواو بکەم پێم وایە دەگەڕێتەوە سەر توانای کەسی ڕاستە زانست بەخۆی زانستە
ڕاست بەس وەکو کەسێکی ئەکادمی قسەکە بەڵاستی ئەکادمی دۆبلێرێکی بەڵاستی باش نا وایە شرتە ئەکاد شەرتە ئەکادمی بێت؟ بەڵام بە پێی ممارەسەی خۆمان هەمومان بە ممارەسە هاتوین بەڵێ بەڵێ بەڵام وەکو باسم کەسرەتاش یعنی پێویستە لەگەڵ ئەو ممارەسەیە بەڕاستی خاستن لە دنیای ئێستا یعنی پێویستە بەڕاستی ئێمە خۆمان تەواو بە قووەت بکەین لە ڕێی ئەوە گوگڵە لە ڕێی هەموو ئەو وایە کەواتە میکسەکەم ئەفۆن کاک سەنگە ببوورە توان باش. من میکسەکەم من ئەو غەڵەتانی کە دێتە پێشم یەکێ لەوانەی کە کەسێک ئەکادیمی نەبێ کەسێک مەقسەدەن لە بوارەکەیە زۆر شارەزا نەبێ غەڵەتێکە لە ڕووی حیوارەوە لە ڕووی تێکستەوە زۆر جارشە بە غەڵەت من کەسەکەیە تموحی هەیە دەنجی زۆر باشە هەستەکەی زۆر بە جوانی دەگواستەوە هەندێک خەلەل هەیە لە ناو دۆبلاز نایزانی ئیشی چێە جەنابەت پەروەردەی دەکەی هیچ پێویست ناکە ئەکادمی ئەتوو ئەکادمیایەکی گچکۆکەدا دەنێ لە ناو ستۆدیۆ لە وەختی میکسە و دەنگ وەرگرتنە ئەوە دەگەڕێتەوە سەر چ زیرەکی ئەو کەسەی کە ئەو کەسەی هەڵبژاردێ شتەشی لێ دیتیە دەبا منیش یەک شتێک بڵێم بەڕای من دۆبلاژ وەکو هەموو هوەرەکانی تر هوەرە باشە هوەرێکە ئێمە بەدەنگمان دەری ئەبڕین کەواتە هوەر چییە هوەر بەهرەی خوا ئەداتێ وڵی 1000 ساڵ بخوێنی و نازام چی تەواوکەی ئەگەر ئەو بەهرەیە لە ناختان نەبێ ناتوانانی هوەرمەندبی هوەرمەند یعنی گۆرانی وتن بۆ نمونە دەنگ خۆشی بەدەست خوا ئەداتێ وایە پشتەگرمەوە میلاد قسەکان هەمووی ڕاستە کاک سەنگەر هەمووی ڕاستە مەقسەدەن خەڵکمان هەیە ڕاستە ئەکادیمی نیە بەڵام هەوڵی داوە ینی تۆ کەسێک دێت دەنگیشی خۆشە بەس ئێمە چیەکەین ینی پێڵێن کۆمەڵی خاڵ هەیە یەکێ لەوانە نابێت شەرمکە دوو نابێت دەنگی خۆی بگۆڕێت ینی دۆبلێر نابێت دەنگی ئەدای دەنگی بگۆڕێت باشە باوە بابەتە بگۆڕین بڕۆینە سەر شتێکی تر ئایلانێ خەڵک زۆر ئێستا مەراق کات حەسکا بزانێ بۆ نمونە لەوانێ دەنگی من ناسرابێ دەنگی دلڤین دەنگی کاک سەنگەر دەنگی میلاد با دەست پێ بکەین چکە تۆزێ نەناسراوترە لە ئێمە پێشمان خۆشە ئەدایەکمان بۆ بکە ئێمە لە بیرمان کردیا ئەم دەورەت زۆر خۆت بەدڵ هەروەشی باسم کرد گوتم سەکۆی گەنجانە بە حکمەوەی کە گەنجم با دەست پێ بکەم ڕاستی نزیکەی 9 ساڵ دەبیت لە کاری دۆبلاژم هەر لە دەبووە ئەمەش پیر بووینە ڕاستی بڵێ ئیشە چی ساڵ پێش ئێستا ڕاستی سەرتا کە دەستم پێکرد شارەزایەکی وام نەبوو لە مەجالەکە پێوانە بوو بتوانم کە ئاوا بەرەو پێش بچم ڕۆژێ لە ڕۆژان لای ئێوە بەرنامێکی وا جوان بکەم وەش فەزلی خوای گەورەیە زۆر سپاس دەورەکانی خۆم وەڵاهی ئەوانی ئەگەر ناسراوبی دەورەکان زۆر ناسراوە دەورێکم زۆر ناسراوە دەورێکی کۆمێدی بوو لە درامای عشقی بەکرێگیراو کە لە کەناڵەکان پەخش دەکرا و کاتی دەوری کۆڕایم بوو کۆمێدی بوو کارکتەرێکی شخصیاتێکی زۆر جوانی هەبوو کۆمێدی و نەرم و تعاملکردنێکی بەڕاستی ناتوانانی ساتێک بوو هەم ناو دراماکە دەنگەکە دەنگەی تۆزێک نەرم و ئەوانە بوو لێ نبوو میلۆش پێیان دەگو کۆریش منیشانکە بۆ میلۆش لەگەڵ ژنە تەعاملی دەکرد بە یارمەتی دەم هاوڕەکە تۆزێک دەنگەشی نەرمی هەبوو بۆ نمونە دەوت سێ جار کە دەنگەی نەرمی زۆر ئەگەی لە خۆشە وەڵام ئەدەمەوە خۆی دەدا دەورەکە بنمونە حیوارێکم لە بیرە زۆر حەزی لە بازارکردن و شت بوو دەیوت ئەسای خان حەزم لێ بێکەوە بڕۆین بازاڕی بکەین تکای لەگەڵم وەرە بچین بۆ کوێت بازاری بکەین دەورێکی تۆزەی نەربوو شتشکە بڵێ دەنگکە یعنی تۆزێک پیاوێکی ژنانە بووە ئەگەر باز بکاتن مامۆستا دلڤین چەند پیرەژنی ئەو کوردستانی گوێتان لێ بۆ دەنجی منە یەکێک لەوانەی دەنگەکەی ئێستا زۆر دەنگی حاڵێتە بەڕاستی یعنی بووتە ترند یەک لەوانە دەنجی داچی جەبەلی زۆر پێم خۆش بوو طبعا هەموو دەنگەکان
تقریبا گاکجوتیار بە زۆری پێم دەخینەوە ئەو دەورم لۆ تودانە کاکە ناخینەوە بخینەوە دوای خۆم کردەکەم دەنگەکە جوان دادەنیشی خەڵک زۆر بەدڵیانە دەنگم لۆ دەنێرنەوە بەکاریان هینە یەک لەوەی زۆر خۆشحاڵم بە تایبەتی ئەو دەنگەی داچی جەبەلی من ترێندە ئێستا و خۆشحاڵم سپاس لە بۆ تو ئەو دەورانم بە زۆری پێدەخینەوە زۆر پێم خۆش دەبی پێش حیوارەکە بیرە هیدایکی جەبەل بۆ یەک لەوەی ئێستا خەڵکی شەر لە بیریتی دەڵێ کێشەی من نییە چێت تۆی بەدڵە و بەدڵ نییە گرنگەوەیە تۆ گەورەی ئەو بنەماڵی ئەو ئێستا لە هەموو سوشیال میدیایان سەنگەر دەنجی تو ناناسمەوە ئەمن نازانم هەستەکەم ناسمەوە ماشەڵڵا دەوری هەر کەسێکی بیتێ وا ئەی گونجێنێ لەگەڵیا گەنج بێ وەکو خۆی معنای چییە ئەوە معنای چییە ئەوە دەنگەکەی لۆ دەگونجێنی چم لە بۆمە دەگوەستەوە ئەمەگەر نەربم لۆ ئەوەی ناناسمەوە هەز دەکەم ئەو کەسات بڵێن ڕۆڵەکی تورکیت هەیەیان عەرەبت هەیە لۆ توانین بڵێن لەسایکەرەوەیکی باش هەستەکەی زۆر بە جوانی دەگواستە یعنی دۆبلازی بەس دەنگەکەی ناکە هەستەکە دوا پێدەدا هەست دەکەی ئەو کابرا بەڕاستی کووردە و ئەو کاکسەنگەر نییە لۆ من دەنجی کاکسەنگەری ناناسمەوە بە جدی شوکو باسم کرد عند دڵێن خان ینی بەڕاستی تەقلیدکردنەوەیە تەقلیدە یعنی وا باشە هەر کەسێک کە حەزی لە دۆبلاژە ئەو سیفەتێ تێدا هەبی بەڕاستی یعنی بتوانی شەرم نەبی یعنی لە ماڵێ ئەسڵەن ئێستا من حەزم لە دۆبلاژە باشە تا ئێستا ئیشی دۆبلاژم نەکردێ وا باشە ئەمن لە ماڵێ کەسێک بم بەردەوام لە ناو خانەوادەکەم کەسێکی مقلید بم زوو تەقلید کەمەوە تەقلیدی خوشکم کەمەوە براکەم ئەوێ وا لێ دەکەی بێ لە ستۆدیۆ دانیشی بەڕاستی ئەو تمۆحێکە دەربخۆی کە مناڵ بووم لەگەڵ دایکما دانیشتم خوافی کاسی ئەڵقەوشتمانە کرد لە ماڵەوە شەوان سێری درامای عەرەبی منە ئەکرد عەرەبیەکەم ئەزانی لەگەڵ یا يعني هێشتا بلەسم بە دۆبلاژ شت نەکردبوو لەگەڵ یا ئەموتەوە بە کوردی ڕێگە کۆی کە چۆن دۆبلاژەکەی پێش ئەوەی دەستیش بە دۆبلاژکەم چۆن ئەو بە عەرەبی ئەیول من یەکسەر بە کوردی ئەموتەوە ئەمن یەکێک بووم لەوانەیە کە هیچی فکرم لە دۆبلاژ نەکردبەوە کۆمەڵک برادری وەچی تەنابەت هاتنە شانۆیەکی منیان دیت هەش دەورم هەبوو یەکسەر پاش شانۆیەکە گوتی ئەوەی بینن لە بۆ دۆبلازی لەبەرەوەی دەنجی خۆی زۆر گۆڕ ڕاستی ئەو جەچەند ئیزعاجیش دەبووم لە ناو ستۆدیۆی سەنگەر دەورە ببینەوە چی دەڵێ درامای سێبەچار 2010 کە دۆبلاژمان کرد بەڕاستی هەستم کرد ئەو درامایە زۆر ینی تقیەوە لا یازال ینی لا یازال بینەری خۆی دیارە هەیە ئەمە بە حکمیەوەی ئەمن درامای فارسیم زۆر دۆبلاژ کردێ وە زۆر مرتاحم لەسەر دراما فارسیەکان لەبەرچ یەکەم بەڕاستی لەبەرەوەی لە کللتوری خۆمان زۆر نزیکە دووهەم لە ڕووی قسەکردنەوە مەسەلەن ینی زۆر خۆشە ینی لیپس جوان دێتەوە مەسەلەن کارکتەرەکان مەسەلەن ئاسانە لە ڕووی وڵاتێکی پێ ئاسانە بەڕاستیەوە من دەتوانم ڕێ بەخۆم بدەم زیاترین ئیشی من کە زیاتر لە 100 بەرهەمی دۆبلاژکراوم هەیە دراما فیلم هەروە بەشێکیان فارسی بووە لەسەر چیرۆکەکان ئینگلیزی و مەقسەدەن درامەکانی دەرەوە زیاتر لەسەر تەکنیک ئیشەکان زۆر زەحمەت لیپس دێ ئەم ڕای منە نازام لیپس نابێت بەڕاستی دەورەکەت کامە بووجا چی دەڵێ ئەوە پیاوی 2000 زۆر جوان بوو لە دیالۆگەکان دەیگوت زۆر مەمنون مەسەلەن ئەو شتەی لە هەر حرەکەیەشیە بوو پیاوێکی خۆی وا جێل پیشان دەدا بەڵام لەگەڵەوەشدا زۆر زانیش بوو جوتیاری کەسایەتیەکی هەبوو لە درامای ئێستا خۆی کردەزەین و کوڕە هەژار کە ئەو شەیە هەر بوو هەر کەس تەوەقع ناکە ئەوبی بەس دەنگەکەمان با خەڵک باوەڕ دێنە سەر من دوای دەڕۆنەوە کچە زەنگین و کوڕە هەژار هاوسەر بوون ڕاستی هاوسەرن ئێمە هێشتا بە هیوارێک لەو نێوانتان هەیە ئێمە هێشتا زەواجمان نەکرد بوو کاتێک ئەوی شەمان کرد باوەڕکەن دوای زەواجمان کرد ئەوان زەواجیان کرد پێشەوە ئێمە پێکەوە ئێستا نورهان ئەوە درامای کچە زەنگین و کوڕە هەژار ینی درامایەکی کۆمیدی زۆر جوان بوو یعنی منیش عادەتەن بۆ دۆبلاژ حەزم لێە زۆر
ریلاکس بی ینی زۆر احتیادی خۆت قسە بکەی پێویست ناکات زۆر بەزم کابرا زۆر بشەوەش بوو زۆر لە تو دوورە ئەو زۆر جوان بەڵام ینی بۆ کۆمیدیاش خۆم حەزم لێتی دەوری نورهان زۆر جوان بوو خەڵک ینی ئێساش هەموو حیوارەی لەبەرە نەخێریتر بڵێ نەخێری ئێستا شربەتە لێرە دانراوە باشە ئەوێتەوە بیخواتەوە ئەڕژێ ڕێک ئەوەیە بەس بخوای شێوارێکم لە بیریاوە بێوار ناسراوی ینی دیالۆجی وا هەبوو لە نادرامایەکان بەڕاستی بوویتە ترێند و خەڵک باسی دەکاتەوە لە هزار بەڵام ئەم جارە قسەش دەکەم ینی بەڕاستی لێرە و لە پێش کامبیرە وەڵی دوبلاژ پێت ناوت تێکست لە بەردەستمانە هەمیش بەڕاستی منێکێکی تر لەو درامانی کە زۆر ئەو کەسایەتیانی کەورم گرت و زۆر یعنی چۆتە ناو خەڵکەوە وڵا دوانیان یەکێکیان لە میس بوو کاتی خۆی زۆر لە میس کردوان و درامای جەبەلیش دەوری عالیام هەبوو بەڕاستی ینی عالیا ئێستا قسەکانی هەر بۆ بە ترند ینی لە من گوێم لێ بێتەوە خەڵک داهێنێ لەسەر ڤیدیۆشتی خۆی قسەیەکی ئاڵێ من دایکم کوڕێکم هەیە ئەوەی لە کوڕەکەم نزیک بێتەوە بەدانەکانم پارچەی دەکەم باشە ما واز لەو بابەتە بێنین پرسیارێکی تر کە بەڕاستی بۆ تا جێگای باز لەناو خەڵک بۆچی خەڵک ئەڵێت کە ئەم درامایانە شیرازی خێزانیان تێکداوە کە هەرچەنە من هیچ لەگەڵ ئەوە نیم بەڵام پێم خۆشە هەرێکە ئێوە ڕای خۆتان بڵێن لەسەر ئەو بابەتە بەڕای من ینی ئەگەر بێت و ئێمە بیر لەوە بکەینەوە شیرازی خێزان بە درامایەک تێکەچێ زۆر غەڵەتین لەبەرەوەی ئێستا تەکنەلۆژیا زۆر پێشکەوتووە تۆ ئەنتەرنێتە لە ماڵەکەی خۆتە ئەتوانی هەزار زۆر لەوە خراپتریتیایە دراما چیرۆکی ناو عایلەیەکە چیرۆکە باسی کۆمەلگایەکت بۆکە ینی تۆ دەڵێ ئەو کۆمەلگایە ئەوهان ئەسڵا ئەتوانی پێناسەی کۆمەلگایەکی ترت بۆ کات دەڵێم کۆمەلگایە ئەوهان ئەمەشی تایە ئەوەشی تایە ئەوەشی تایە توانی باشەکە وەرگری ڕێک ئەوەیە پێش بەربڵاوبوونەوەی سوۆسیال میدیا و بابەتانە بەڕاستی ئەمن بخۆم ملاحەزە و تێبینیم زۆر هەبوو لەستە دۆبلاژ سەر هەندێک کەناڵەکان لەبەرەوەی چونکە سانسۆریان دانەدەنا لە کاتی هەڵبژاردننی سەراحەت یعنی باسی 10 ساڵ پێشێستا لە بۆ دەکەم باسی 2 ساڵ پێشێستاوانت لە بۆ ناکەم لەبەرەوە ئەو قسەیە کە باز دەکریان سایەخان باز دەکە ئەوەی 10 ساڵ پێشێستایە و بگرە زووتریش یعنی لەبەر ئەوە ئەمە بە خۆمان سەبەب بووینە ئەمە وەکو خۆمان چێ ئەمە ئەگەر وەکو سیاسەتی کەناڵ ئەگەر بەڕاستی بەرهەمەکە کاڵ دەبژێرین مەفروزە مەسەلەن پێداوچونەوەیەک لەو درامایە بکرێ مەرز نییە مەسەلە ئەو درامایە هەمومان هەردیتمانە و زبین دۆبلاژکەن نەخێوانی ئەستا تو ئیش لەسەرەوەی دەکەی وەکو کەناڵ حەز دەکەی درامایەک دۆبلاژکەی لەبەرەوە بەڕاستی پێداچوونەوە یاخود دیتنی پێشوەختەی دراماکە و باشان تەوزیعکردنی دەورەکان و دۆبلاژکردنی بەڕێی من ئەوە وا دەکات شیرازەی کۆمەڵگە شتێک نەچی ئەو قسەیە بزەبت ئەو پرسیارە ئەو ڕخنەیە لەوە دروست بوو کە هەموو قسەک دەکرا لە ناو درامایەکە بەڵام زۆر شتیش هەیە کە دەبینی غەڵەتە چی زۆر زەقە دەتوانی ئەتوو وەکو گەورەی عایلەکە یا وەکو کەسە چینەوە ئەتوتەمشای ئەوەی کە غەڵەتە ئەنجامەکەی چییە لە کۆتایی درامایەکە هیچ درامایەک نییە بە غەڵەتەکە کۆتایی پێبێ حتمما بە چارەسەرەکە کۆتایی دێ ئەوە بکە نمونە ئەمە هەمیشە لە باشەکان وانە وەردەگرین بەڵام دەبێت لە خراپەکانیش وەربگرین وەکو ئەوان نەکەین پێم وایە بەڕاستی لە تەواوکردنی قسەی کاجوتیاریش کە باسی تەکنۆلۆژیاوانەی کرد لە دیوەکی ترەگە تەماشای بکەین پێم وای دەگەڕێتەوە سەر تا کەس واتە هەر کەسۆ بۆ خۆی شتەکە بابەتەکە تۆزێک شخصیە چۆن دەتوانی تەکنۆلۆژیا بەرەو پێش چوە موبایلت لەبەردەستە دەتوانی دیۆ باشەکان ببینی دیۆ خراپەکان ببینی ئەوش بە هەمان شێوە ینی لە دراماش دەبێ هەردوو دیوەکە هەیە دەبێت دیۆ باشەکە وەربگری ئەوە دەگەڕێتەوە سەر شخصەکە پێم وایە دیەک شتێک شێکاک میلاد لە هەر کەناڵێک فلتەر هەیە ئێمە ئێستا ینی لە بۆ هەموو ئەو کەناڵانەی کە ئیشمان کردووە جگە لە کەناڵێک کە تازە خەریب و دەستی پێکرد درام بابەتێکیان بۆ ئێمە نەردۆبلاژیکەین پێمان باش نەبوو ینی دۆبلێر ئەچۆ ژوورەوە دۆبلێرێک هاتە دەرەوە ئافرەتیات وتی من نایخوێنمەوە تی منەوە ناخوێنمەوە لەبەرەوەی بابەتەکە چوین سەیری بابەتەکەم کرد ئەو کەسێک کە هەڵی بژاردەبوو خەڵکی
کوردی خۆمان نەبوو کەواتە ئەسلی بابەتەکە گەڕایەوە سەر قسەکە کاکسەنگەر ئەبێ یەکسێری بابەتەکە بکات زۆر وابزانم کاتی بەرنامەکەمان تەواو هیچ کەناڵێک بە عەمدەن بەرهەمی دۆبلاژکراوی خراپ پێشکەش بەڕاستی لە بۆ خاتی شیرازەی خێزان و هەمیشە ئیشەک گەنجەکان ئەمەش لە ئیشەک بەشدار بین ڕوومان هەبی دوایاتەم شاب بکەینەوە بەجددی ئەمە لە خۆمە ئیلەمان هەیە ئیشەک ناکەم وشەک ناڵێم سبێ لە سرم کەوی دەست باش بێت زۆر خۆشحاڵ کۆبووینەوە قسە هێشتا پێویستمان بەس عاتێکی تریش بوو بەڕاستی ئێمە زۆر سپاسی بەڕێستانەکەین کە تا ئێستا بینەری ئێمە بوون هیوادارم سووتان لە گفتوگۆکەی ئێمە وەرگرت بێت و تا بەرنمەیەکی تر کاتێکی خۆش.